سەرەتا زۆر سوپاس بۆ ئێوە. دیارە مەسەلەی کوشتن لە ئێستا ڕێژەکەی زۆر باڵا بووە، وردە وردە ڕۆژ بە ڕۆژ هیچ ڕۆژێک نییە بەبێ ئەم دیاردەیە حاڵەتێک دوو حاڵەت کە ڕوونەدا بەڕێی نەکەین. ئەمە هەمووی دەرئەنجامی ئەو هەموو قەیرانانەی کە لە ڕووی دارایی و ئابووری، لە ڕووی کۆمەڵایەتی و ڕۆشنبیری، لە ڕووی پەروەردەیی و پەیوەندیەکانی خێزانەوە، ئەمە هەمووی ئەو گرفتانەی دروست کرۆ کە دەرئەنجامەکەی کوشتنە. سەرەڕای ئەوەی کە ئێمە ئەزانین چەک بە ڕەهایی لەبەر دەست خەڵکایە، بازاڕی چەک فرۆشتن هەیە، یاسا سەروەر نییە بەرامبەر هەموو هاوڵاتیان کە لێپرسینەوەی یاسایی یاخود سزای یاسایی بەسەر هەر تاوانکارێکە هاوتای تاوانکارێکی کە جێبەجێ بکرێ. هانابردنە بۆ سڵحی عەشایری، هەندێکیان لەوانە زەواجی منداڵ، هاوسەرگیری مناڵ پێشوەخت کەمانە دەرئەنجامەکەی کە کێشەی خێزانی لێکێتەوە سەرکۆتاییەکەی بە کوشتن دێت. سەرەڕای هەموو ئەمانە ئێمە ئەزانین کە پەروەردەی خێزانی، پەروەردەی کۆمەڵایەتیمان تووشی شەلەلێکی گەورە بووە کە پێویستە هەموو بایەخەکان بە پەروەردە بێت، لەبەرەوەی ڕاگەیاندن ڕۆڵێکی خراپ ئەبینێ لە گەشتکردنی هەواڵەکانی کوشتن و ئەکات لای تاک کوشتن و خۆکوشتن شیرین بکات، لەگەڵ ئەوەی کە ناگەڕێ بە دوای چارەسەرەکانە، بە دوای ئەوەی کە ژیان شیرینکە لای خەڵک. ڕاگەاندن هەمیشە بەپەلە هەموو ئەو هەواڵانە بڵاو ئەکاتەوە ئەگەر تەنانەتی هەرێمی کوردستانیش نەبێ لە وڵاتێکی کە حاڵەتێکی نەخوازراوە ڕوویابێ. سەرەڕای هەموو ئەمانە جارێکی کە ئەیڵێمەوە سۆشیاڵ میدیا کە زۆر خراپ بەکار ئەهێنرێت، وشیاری و ڕۆشنبیری بەو ئاستە نییە کە سۆشیاڵ میدیا خزمەستی ئاستی زانستی و وشیاری و ڕۆشنبیری و کۆمەڵایەتی ئێمە بکە، بە ئاستێک بەکار ئەهێنرێت کە گرفتی کۆمەڵایەتی زیاتر کردو لە کۆمەلگا. هەموو ئەمانە بوونەتە هۆکار بەوەی کە ئەبینین ڕێژەی کوشتن بەرزە و ڕۆژانە هەواڵی کوشتن ئەبیستین و ڕۆژانە هەواڵی نەخوازراو کە یعنی مرۆڤ ئازیزەکانی خۆی لەناو ئەبایە خۆی لەناو ئەبات، کە ئەمە دیاردەیەکە ئەگەر بەری پێ نەگیرێت، ئەگەر یاسا سەروەر نەکرێت، ئەگەر یاسای چەک جێبەجێ نەکرێت وەک خۆی، ئەگەر حیزبەکان دانەماڵرێن لە چەک و ڕێگری نەکرێت لەوەی کە چەک دابش ئەکەن لە کاتی هەڵبژارنەکانە، لە ئێستا خراپترمان بەسەرێت. من ئامار بە ژمارە ئێستا ڕێک نازانم، بەڵام ئەوە نەزانیاریم هەیە لەبەرەوەی عەدەدەکە ناتوانم ڕێک بە کاملی پێت بڵێم لەم شارە ئەمەنە هەیە، بەڵام ئەوەی کە من ئەیزام ڕێژەی بەرز لە شاری هەولێرە، ڕێژەی دووەم لە شاری سلێمانیە، ڕێژەی سێهەم لە شاری دوهۆکە، خۆشبەختانە پارێزگای هەڵەبجە کوشتنی تیانە، هەندێک دابوونەریتی خراپی کۆمەڵایەتی تیانە، لەبەرەوەی هەر بە ڕەچەڵک ئەو دانیشتوانێ ئەو ناوچانە خەڵکی ئارامن، خەڵکێکن ژیان دۆستن، خەڵکێکن سروش دۆستن، لەگەڵ سروش تا ئولفەتیان گرتووە، نەفرە ژنیان تایە، نەخەڵک کوشتنیان تایە. هیوادارم هەموو خەڵکی کوردستان چاو لەم کەلتورە جوانەی ناوچەی تەوێڵە و بیارە و هەڵەبجە بکات. ئێمە ئێستا بەنیازین دانیشتنێ بکەین و پێشتریش هەندێک ئامادەکاریمان کردو، چکە یاداشتی پەرلەمانتاران پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کراوە بۆ ڕێگریکردن لە ئاستی کوشتن و بە یاداش ئەمە داواکراوە پێویستە وەزیرە پەیوەندیدارەکان بانگهێشتی پەرلەمانی کوردستان بکرێن، وەکو وەزیری ڕۆشنبیری، وەزیری ئەوقاف، وەزیری کاروباری کۆمەڵایەتی، وەزیری ناوخۆ و ئەنجومەنی دادوەریش پەیوەندیدارن، هەمویان وەزیری داد بەم بابەتەوە، چکە ئەمە وەک گوتم قەیرانی داراییمان هەیە، قەیرانی کۆمەڵایەتیمان هەیە، قەیرانی ڕۆشنبیریمان هەیە، قەیرانی وشیاریمان هەیە و لەسەر و هەمووشیانەوە جیاکاری چەسپاندنی یاسامان هەیە لەسەر کۆمەلگا کە ئەبێ یاسا وەکو یەک بە مافی هاوڵاتی بوون بچەسپێ لەسەر هەموو هاوڵاتیەک، هەموو کەسێک لە بەرامبەر یاسا یەکسان بێت. نابێ هیچ کەسێک هەبێ لە دەرەوەی یاسا، نابێ هیچ کەسێک هەبێ سەروی یاسا بێت و ئەبێ کۆتایی بە سوڵحی عەشایریش بێنن، چکە سوڵحی عەشایری وای کردو کە دیاردەی کوشتنی زیاد کردو.